دەمباش بینێرە هێژا بینەرێک کەناڵی بادیناسات بینەرێ بەرنامە مۆرکردن بەجارێکە دەساتمەت خزمەتەوەدا ji بۆ پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامە مۆرکردن و بەرنامەکی تایبەت پێزیابەی گرێدایە بینەرە هێژا بەری بچینە ناو بابەتی خۆ و نک میێبانی خۆ ئەمە هون بەرف بێژی نەحیا باشیکی و بەحزانی بچین بری چەند ڕۆژەکان مەزارێ مەلک ناسردین هاتە نوێژەنکردن پشتی تیرۆریستên داعش و ئەو دەبەرە کنترۆلکردین و داگیرکردین نێزیکی 20 مەزارە و گەل 20 نیشانگەهان jî ژنا birin hetanî jî li pêzayîna ku 10 mezar hatine duristkirin û 20 nîşan jî duristî temam bûyne da em hûn pêk bi vê raportê bînin û morkirin dê berdewam bit. Derewrismekî taybet de bi def û şibab û têkistên aynê êzidiyan û dîsan bi amadebûna zelamên aynî û civakî û ji mareka roşenbîrên êzidiyan mezarê Melik Nasirdîn ku ji laya Şêx Mehmûd Şêxelaf û kesanekî bernaz civaka êzidiyan da û bi harîkariya xelkê başîk û behzanê û dîsan xilmetkaran ev mezara hate vekirin ku piştî ji laya teroristên Daeş ve li sala 2014 dema başîk û behzan hatiye dagîrkirin ji laya teroristên Daeş ve digel çendîn mezarên dî hatibûne şnav birin. قناتي تواتينا بالمزار الشيخ ناصر الدين وشيخ ناصر الدين ما يتشكري بخير وهر يزديك هبتن مزارك هبتن خيرك بكات خدي وطاوسي مال خيراوي قبول كات سرپرشتاری آواکرنا مزارên êzidiyan li başîk û behzanê endeziyar xêrî gedê dibêjin ku li sala 2014 dema teroristên Daeş ev devera dagîrkirî 20 مزارگه و 20 نشانگهên êzidiyan şnav birin. وقت داعش بعشيق احتلال كري شاشي هشت 2014 مزارت ما خر هاتا تفجير كرن شو مزار ممنا هيلا 20 مزار و 20 نشانگه هاتو تفجير كرن وهي فيازدا 2016 بعشيق رزقار بو پشتنگی بدوسه های و مدست بآواکرنا مزاراتي كر وڵاتین êzidî jî keyfxweşaxwe hember avakirina van mezaran û dîsan gotin ev nameke bo dijminên milletê êzidî ku êzidiyatî çû cara namirit. û çê bo milletê me baş xêrawî qebûl kat û çê bo to ku girîvanê me baş xêrawî qebûl kat û Nasirdîn çê baş milletê xwe îşalla najih kat û çê bo milletê me baş bêt û çê bo ehl الخير و اهل الايمان بيت خدي والرب العالمين ويناجح كات أنفير بوينا بصالك تقريبا خلكي منطقة بحزاني باشيكي مزارة خو خر أفاكر بشتي داعش شفل خر خراب كرن تفجير كرن حقيقة أبا تحديك أمازونة خلكي منطقة بحزاني باشيكي بو داعش أنه أم هرد يمينين ومنقى كاس نقارد ما بشكيدت مزارên Melik Nasirdîn li nahiya Başîkê êkişwan çil mezar û nîşangehên ku ji laya teroristên Daeş ve li 2014 hatîne şnav birin. Lê îro ji laya çend kesan ve Şêx Mehmûd Şêxelaf ku ev mezara hate nûjenkirin ve careke dî ev ê çendê jî dilxweşiyek li cem tevaya êzidiyan durist kiriye dîsan didine diyarkirin ku êzidî çû cara namirin. Ekrem Derwêş Kanalê Badînan Sat nahiya Başî. بله بینه رجا دوی خلکی درجه ام دی چکی برف میجوی بچین کو جماره که روش حالات ناسا میجوی دا سر ازیان نویسی بو کو شوی ازیاد پرتوکین روش حالات ناسا دا دی بابتا سر بجین خلک سر بی بابتی بتن میبانداریا زور برس ماموستا زانکوی ماموستا ارشد تو بخیراتی بو برنامه مور کردن زور سپاس ماموستا كم شوي دست بيكي بيبكين بما بيجين بيناسية كيل سر إزيا بدأ يجبر كوجلا جارن إزياتي هاتية شاشكرن بيجين جندك في المسارة وكو بشاشي سر إزيا يعني بيسي كبما تو بدأ ديار كنا كم ماموسة زان كوي إزدي تشينا وبيجين شا إزدي بيدا وبيها كذا حنا. بله. براستي بابت إزديا بابتك زور گرنگ بو هرج بو دیرو که دو حتان هوجی امد بیجین ازدیاتی آینه که گفن کردیه چند هزار ساله پیزاینی الکردستان و دورات بجنه ناوین هر دو روباره ده اما ملبند ازدیای سرکی بو هر
دیرۆکەدا و حتانەوە ئاینێکی خوددان هەندێک ڕێو ڕسم و بیر و باوەڕ و جەژنێن خۆیان تایبەتە و دراستکردنا ڤان ڕێوڕسمێت ئاینی وان جەژنە بۆ مەدەدە دیارکردن و ئێزدیاتی ئاینێکی کەفنا ڤەتگەڕێتە سەردەمی میسرائیە و زەردەشتیا و یعنی 2000 هەتا 3000 ساڵ پێش زاینی ئەزت بینم ئەف تاریخە یعنی 2000 ساڵ هەتا 3000 پێش زاین ئێزدیاتی دوێ قۆناغێدا یا دیار بووی وەکو ژمارەکە ڕێوڕسمێت ئاینی و ژمارەکە جەژنە خۆلهەفدایە و ژمارەکە مرۆڤ باوەری بڤی ئاینی ئینایە ئش دایک بووە یعنی جێوازش هەر ئاینێکی دی ئان ئەف ئاینێت ئیبراهیمی ئاسمانی بژنی و ساڵەکە دەستنیشانکری هەیە و پێغەمبەرێک هەیە و فڵان ساڵێدا دەست پێکرێ و فڵان ساڵێدا وەرارە کریە لێ ئێزیدیا مێژووەکە دیارکردیت ئێک ساڵی دەنینە ئەوژی هەندێ ئاینێکی کەفنە فدراستە چەندین ڕێوڕسمێت ئێزیدیا بۆ مەدەدە دیارکردن و هەل ئێزدیاتی لێ دەڤەرێ بووە خوددانێت وی عەردی بووینە لێ ئەگەرە هەندێک و ئێزدیات هیچ وەختێکی دە دەولەتە ناوێ ئێزدیاتی دانە مەزراندیان ئاینی ئێزدیا نەبووە دینیە دەولەتە یەفەرمیە ژبەر هەندێک تووشی چەندین هەوێن فەرمانە بووینە و قڕکردنێ بووینە و ئەف هەوە فەرمانە قڕکردنجی کاریگەریەکە زۆر خراپ لایەنێن دی کریە پێشڤەچۆنا فکری و زانستی ژبەر هەندێژی ئەو ژێ دەرێن زانستیەن زۆر مەزن مەبخۆ ئێزدیانینن مە نەنویسینە و خەڵکەکە سەرمە نویسیژی درستی نەنویسێ ژبەر هەندێ ئێزدیاتی گەلک جێوازیت بۆ چۆنا دەهەیە کە ئەرێ ئاینێکی کەفنێ بەریزانی هەیە کوردستان هەیان ئاینەکە پشتی هەبوونا ئیسلامی پەیدا بووە بۆ چۆنێن جێواز هەینە لێ مێژۆنویسێن ئێن مەزن ئێن ئەوروپی و مێژۆنویسێن کورد یەن نافدارێن باڕپێکری وەکی شەرەفخانەی بەدلیسی و چەندین مێژۆنویسێن دین کورد کوپەرتوکە دوان جێ باوریەکە علمینە ئەو ئیجابی و درستی سەر ئێزدیاتیە نوویسیە بەڵێتە بەحسە زەردەشەش خۆدا کرد چی گرێدان هەیە ئێزدیاتی لەگەڵ زەردەشیە بێت گەلێک جارە ئێزدیاتی زەردەشی بێتێتە گرێدان بۆ چۆنا من ئەو بێژن وەختی ئێزدیاتی ئیمتیدادا زەردەشتیە و زەردەشتی دەستپێکیرە و ئێزدیڤەت گەڕن بۆ زەردەشتیەوە بۆ چۆنەکە مێژوویە گەلک خەلەتە ئێزدیل هەمبەر زەردەشتیە چرخێ ئێکێ بەری زاینیدا پەیدا بووینە و ملێ ئێک ڤە ژیانە زەردەشت خۆشی ژێدەر بژن 505 بەری زاینیەش دایک بە و ئاینێ زەردەشتی دەوروبەرێ ئۆرمیە دەستپێگیرە و پاشی بەرف کوردستانی هاتیە پشتی هنگی ئاینێ زەردەشتی جیوازیە هەرە مەزن گەل ئێزدیاتی ئاینێ زەردەشتیژی بوو ئاینێ دەولەتە رسمی بۆ ئاینێ دەولەتە میدی پاشی بوو ئاینێ دەولەتە ساسانی بەرهندێ زەردەشتی بترش ئێزدیاتی کاریگەریە خۆ هەوەل سەر مێژووانە لێ چەندین جیوازی هەبووینە ناوبینە ئێزدیا و زەردەشتیادا ئێزدی و زەردەشتی گەلک مەوزوعە خلاف کەفتیە و حتا هەڤرکیا سیاسی و عسکەری و شەڕ و کوشتارگەشت ناوبینەوەدا چێ بووینە بەر هەندێک ئەزت بینم دوو ئاینێ دیژێک جیاوازنن لێت هەزار ساڵیە ئێکێدا هەمبەر ئێک ژیانە وەکی مگوتی چونکی زەردەشتی دیسا بۆ ئاینێ دەولەتێ بتر کاریگەری هەبواش بەر هەندێ هەندێک مێژۆنوویس باوەڕکەن و ئێزدیاتی ئەمتیدادا بۆ زەردەشتیش چون هەندێک عواملت مشترک هەندێک ڕێوڕسمێن دینیەت مشترک ناوبینە ڕێوڕسمێن مشترک چێ بت ئەو بتە ئەگەرێکی سەرەکی کویرۆکە زیاتی گەلێک ڕێوڕسم جوانەژی پیرۆزیە ئاگری پیرۆزیە ڕۆژێ پیرۆزیە چار ڕەگەزت دنیایدا ئاخ و ئاگر و ئاو و هەوا تێکستێت مە دینی دەژی دەبینی ڕێزگرتن ڕۆژ تشتێکی پیرۆزە ئاگر تشتێکی پیرۆزە ئاخ و ئاگر و ئاو و هەوا تشتێکی پیرۆزە گەل هەندێک
بۆ چۆنێن دیل کوردستانێ هەندێک جارا جیێوازی نایەتە ئەکردن ناوبینە پەرزگەهێت ئێزیدیا و پەرزگەهێت زەردەشتیادا ji ber هەندێک تأكيد السيرفان تشتي مشترك كان لقالك تشتي هي جواز ازدياتيدا بونمونا روجي قرتنو عبادة كرنو هرامزدا واهريمانة ازدياتي دانينن ازديد بشن خديك هاو درجه خير وشر اش با خديه زردشتيد بشن هرامزدا خير واهريمان شر اگر نزان هو درفتنينا لقالك تشتي وكي قريداي معتقدي جوازك بين زردشتي وازدياتي ده بله ما مستا كتابك تشكر بو نابي رحالة بريطاني بشرخ نوزي حتى شري جهاني كي كابو ما نبرك كتابي بيجي تشيبو سر تشيبو بله طبيعي بابته ازدياتي جهه سرنجي بوا بو نفيسرت اوروبي بشيوه كي قشتي تایبەت جی پشتی ئەف دەولەتت ئۆروپی وەکی بریتانیا و فەڕەنسا رووسیا پێشکەفتینش لای ئابووریڤە و دویانە شۆن پێت خۆت ڕۆژهەڵاتە ناوین و دەولەتە عوسمانیدا چێکەنش ئالێ مەساڵحێت ئابووری و سیاسیڤە بەر هەندێک گەلک مستەشرقت غەربی گەڕۆکت وان سەردانا کوردستانێکی وەختی هاتینە کوردستانێژی دیدین عينك جواز جمارك خلقه يا جواز الفي رقعة جغرافي جيت او جي ازدينا وعيني ازدياد بين كان جوازه قال عينين نافدار وسردمي مسيحية يهودية واسلام جبر هندي ازدي بنا جهه سرنجاوان فقال هري هات يا كردستاني سر ازديان ويسا ما بري خدا كو بريطانيا مزنترين دولتا مصالحت بتربون كردستان ده جبر هندي جمارة وان قروكا سردانا بله بريطاني بتربون جبر هندي ما برتوكا خو كراس روج هالات ناسين بريطاني بتني او جي بروجي ناما ماسترا من بوا دست بكا شرخي نوزدي من دست بكري حتى شهر جهاني ايكي او کۆمەکە ڕوودانین سیاسی و ئابووری دووچەرخی دەڕوودایە زۆربەکە ژمارەکە مەزنە فەرمانەدا سەری ئێزدی هاتیێت وی سەردەمیدا هەندە گۆڕانکاریەک ئابووری و ئاڤەدانکردنێژی وی چەرخی دەچێبوونەش بەر هەندێ مە تەرکیزی سەر چەرخێ نۆزدە کریە و برێتانیا بخۆ دیسان گەلک ژێدەر هەبوونە مەڤیاوان ژێدەرە کۆم بکەین زمانی بیانی بتر بووینە پاشین دەکشوان هاتبوونە وەرگەڕان بۆ زمانێن عەرەبی و کوردی مە ئەو پەرتوکنە کۆمکردینە و مەڤیا بەراوردیەکی بکەین کاوان چ سەر ئێزدیان نویسیە و چ تشتێ ڕاست و درست دێ و چ تشتێ ڕاست و درست دەنینە تایبەتجی دەربارەی بیر و باورن ئێزدیە ما هەوڵدایە وی شێوەی بدەینە دیارکردن و هەندێک بۆ چۆن و ملاحەزاتێن دیل سەرڤان بۆ چۆنە ئەرێ ئایا ئەڤە ڕاستە ئەڤە نەڕاستە باحتیمات سەر هەندێک ژێدەرێن دی بەڵێ وەکو نویسکارە کۆم بۆ بژین وەکو مامۆستازانکۆژی بژین گەلک نویسکاران شاشی سەر ئێزیان نویسی دیتنەتە ئەو شاشی هاتە سەر ئێزیان نویسی ئەگەر چی بوون بۆچی هاتنە نویسان سەر ئێزی بەڵێ ئەم ئێزدی دایمەن بژین ام قربان هندين كو بشاشيل سرما هاتي نفيسين طبعا اقري حتى سركي او بوا كي موجود نفيسي كي خدان دا صلاة داربو كي او دا صلاتها بو ميجوي بنفيست او بون او ميجو نفيسي بتر نزيكي دا صلاته فچرخي شهر شري چالديران 1514 حتى 1918 كردستان همو جواناجي دفرن ازديان جي حكم دولة عثماني بون دولة عثماني سردريل قال ازديان نكري آينكي خود باريسي جواسكو بيدفي الرز اللي بهتا نخير هجمارتينا فرقايا كفان ريبوج اسلامي و كشتناوان و زفراندناوان بو سر آيني اسلامي واجبكي ديني يبيروزا جبر هندي او نفيسرت الترك يت عرب يت بسلمان
بشاشیل سەر ئێزدیا نوویسینە هەردیێ بۆ چۆنێ چوینە و ئێزدی نە ئاینەکێک گەڤنێ سەر بەخۆوە بەلکو ئێزدی ئش پشتی یزید بن معاویەی دەست پێکریا یان هەندێک کاژوانە وسا و ئێزدیش پشتی شیخادی چرخێ دوازدە زاینی دەست پێکریا وەختێ ئەف سەرەدەریا دەولەتێ ویشێوە بۆ سەر ئێزدیاش بەر هەندێ ئینعیکاسە بۆ چۆنە دەولەتێ دوان نوی سەراژ دەهەبووش بەر هەندێ ئەوانژی خەڵەتی سەر ئێزدیا نوویسیە پرۆژێ پەرتوکامە دەژی ئەوە بوونە من چەندین بۆ چۆنێت وان ڕۆژ هەڵات ناساژی ئیناینە و ئەوانژی خراپی سەر ئێزدیا نوویسیە تێنە گەهشتینە وەزعیدا ئێزدیاتی نەگەهشتینە ژبەر هەندێ ئەوە ئێکشوان سەبەبێت زۆر گرنگ ئەگەرێکی دیژی زۆر مهم هەبووە ئێزدی هەردەم تووشی فەرمانە و دەردەسەری و نەخۆشی بوونە لایەنێ زانستی فکری لە ئێزدیا پەیدا نەبووە مێژۆنیڤیس و ڕەوشەنبیر لە ئێزدیا پەیدا نەبوونە چرخێ بەلێ ڕێ نەداینە هەتا ئەو بخۆ بخۆ سەرخۆ بنویسن و پەرتوکا بەڵافکەن هەندێ لایەنێ زانستی گەلێکی پاشکەفتی بووە کوردستانی هەموو سەردەمی عوسمانیا و شواناشی دەڤەرێت ئێزدیا بتر هەر دەڤەرەکە دی ئومیە لێ پەیدا بووە نوی خوێندەڤانمانە بووە تنی هەندێک ڕیجال زەڵامین ئاینی و قەواڵ و شێخ و پیرێتمە و هەندێکاش بنەماڵە میری تنی خوێندن و نوویسین زانیە ئەوژی نەنووی سێربوونی و پەرتوک چێنەکردین بەلێکە بۆمە بژ نافدارترین ڕۆژهەڵاتی ناسین کی بوون سەر ئێزدیا نوویسی بوون بەل بڕاستیژی ئەم هەرگاوژی گازندانەکەین و هەموو ڕۆژ هەڵات ناسا و هەموو نوی سەراب خراپی سەرمە نوویسیە ئەزت بینم دیرۆکەدا ئێزدی دویا هەڵویستێ هەندێک مێژۆنویس و ڕۆژهەڵات ناسێت غەربیت مەزن ناسن و فەزلێک سەر ئێزدیا هەبووە و باشی سەر ئێزدیا نوویسێن مەزنترین ڕۆژهەڵات ناسی سەر ئێزدیا نوویسی هنری لایارد بووە 1950 و 46 هاتیێنە ئێزدیا بادجەر ڕۆژهەڵات ناسێکی دی زۆر مەزن و نافدار بووە 1950 ئەو ژیهاتیە کوردستانی و چەند هەیڤەکان ناف ئێزدیا ژیایە این سۆرث سیوفی جاکسۆن جێمس بیکنهام جێم ئۆزالد پاری ئەوە هەموو ناون بۆمە بە کۆلەر و ئەف کەسن سەر ئێزدیات نوویسن یعنی ناوێوانی نافدارە و پەرتوکردوان دەبیت بۆ کەسانێ ئاسایی ئێزدینێ نافدار بێت بەس ئەس بینم لایارد و بادجەر و سیوفی و بیگنهام و ئۆزالد پاری فەزڵێکی مەزنی سەر ئێزدیا هەیە دوی وەختیدا ئەکە ئەمبەری خۆ بدەنی 1800 یعنی نیڤائێکش چرخی نۆزدێ زۆر مهمە سەحافە غەربیدا پەرتوکادا جامیعادا نیڤەک ژوانە باحث بووینە باشی سەر ئێزدیا نوویسی بوون ئەوە شتێکی زۆر گرنگە بوومە نهۆ ئەو پەرتوکێتوان ژێدەرێت گەلێک مهمن دەفمە و دەف ئەوروپیاژی ژێدەرێت زۆر مهمن باشی بەحسێمەکردین ئەوە شتێکی زۆر مهمە بەلێ بمەخابنی و یعنی هەر ئەڤانژی نەشایە وی شێوێ باش و ڕاست و دروستی ئێزدیاتی نیشە هەموو جیهانێ بدات بەلێ بژین ئەو ڕۆژهەڵاتە ناسینێتە داینە دیارکردن ئەوان گشتی بەحسە ئێزدیاتکردن یان ژندێک بابەت بخۆشیە دەگەڕتن مەثەڵەن بەحسە ئێزدیات هاتنەکردن بەلێ ڕاستیژی گشتی یعنی بەحسێ هەموو لایەنێ ژیانە ئێزدیاتی کردیا ئەف تایبەت ڕێوڕسمێن ئێزدیا جەژنێت ئێزدیا جەژنا سەری ساڵێ جەژنا جەمایە چاوە ئێزدی سەرەدەریە گەل ژنکێت بکەن ژیانەوانە ڕۆژانە چییە خۆ نافدارترین خواردنەوان چییە ئێزدی چاوە پێشوازی میێوانە و غەریباتکەن ئەف بابەتە هەموو باشی نوویسینە بابەتێ زۆر مهمتر بۆمە نوویسین بەحسێ ئەوێ تعدەیە و زوڵم و زۆرداری و ئەو فەرمانێ بسەری ئێزدیا هاتین عوسمانیا بسەری ئێزدیات ئینان هەموو نوویسینە ئوتوی وەختیدا یعنی فەرمانە فەرێق پاشا یەکی وەکی ئۆزالد پاری ئیحازر بوو کوردستانێ دەڤەرێت ئێزدیا فەرمانە حافظ پاشا یەکی وەکی ئینثۆرس الكردستاني حاضر بو فرمانه طيار باشا
هنری لایارد حاضر بوو یعنی ئەو خۆت ناوان شەڕادت حاضر بووینە بەحسێوێ زڵم و زۆرداریە مەزن ئەفەرمانێت مەزن کە چ تعدەی بسەری ئێزدیات هاتەر کوشتنێ ڕەڤاندنێش سەبیکردنا ژنێت ئێزدیا ئەڤەم مەوزوعێت زۆر مهم بوون بەحس کرین لێگەلێک جاریژی بۆ هەندێک ئیسارەکردنا هەندێک بابەتی هەندێک شتێ ڕاست نەڕاست و نەدروست و جهێ تڕانێ و جهێ هەندێک فران خواردن دەف ئێزدیای حرامە و فلان جلکل دەف ئێزدیا حرامە هەندێک شتێ یعنی نویسینە بۆ ئیسارەکردنا ڕەیا ئەوروپیا یان ڕەیا خەلکی خۆ وەرن ئەڤە دیار دەکە هەندێک غەریب ناف ئێزدیا دەهاتە و سەرنویسینە و مەزن گرینە ڕاستی ئەوژی بخراپی سەرمان نویسیە يعني بديناتا أو نبدأ أجرك جيكو إلى أو هجمارة مازنية فرمانة بسرية زيادة هاتي شبت أو كاسانة وصلنا بسيب خرابي سرية زيادة أجرك فرمان سرية زيادة يعني هاتي كوبشاشي سرية زيادة بسين براستي اتميجونوفيسيت غربي أزنابينم أجرك بس كينا يدبوينا أجر طبعا ده صلادارة عثماني وقتي ازديانا هجمرن آينك سر بخو اعتماد السر هندك نفيسرت عربت بسلمان يجهي ريز وتقدير الدفع وكي ابن تيمية مثلا وقت ابن تيمية وقت ابن الأثير وطبري نظام مقريزي وأفهموية شرخي نهي ودهي زايني دا جياين اعتماد السرفان برتوكتوان كرين افان قالك خرابي سر ازديان فيسينا ازدي صدر صد جمارتينا كافر وناخذ باريس ديسان افان نفيسرا الدولة عثماني ذهبوا منصبك ديني تقول شيخ الاسلام يعني هو بشنو مفتي فشيخ الاسلام دولة عثماني ده اعتماد سرفان پرتوکا کری اف بچونا خلد بو سلطانی والی و دستاندار عثمانی فقو هاستینا يعني افبون ازبينهم اف سبب هرم اظن اما اف بوتشونوفيسيت البريطانيان يعني الغربي بشكل عام نفيسين اوان تني بو ما بسته بو صحافه نفيسين ان بو وزاره درف نفيسين بو دسگه استخباراتي نفيسين اجبر هندي اس نابينم كو بو سبب تعدل الازدياد بالعكس يعني تهندق فترات هذا لا ياردي مثلا لا ياردي قالك ناف بجواني هاو كاري كريد ناف بين دستلادارة عثماني وازديادة كو تيجهشتنك هبت يدي بس في تعديل الازدياد كان ازدي نبوي رنجينة وكي هنجد بيجن ازدي تشين وكي مسيحية ويهودية بارا بدن الجهة عسكرية جهة خدمتها عسكرية چونك أفجيش ازديا قبول ندكرن قوتيفت إلا بهن خدمتها العسكرية دولة عثمانية دبن بل بو مسيحي ويهوديش في چنده يدمعفو بون اوان بارا دان فلا ياردي مثلا إشوان روجهالات ناس غربي وفعلا نجحت شيء ازديجي بارا بدن الجهة عسكرية وقتها كده بله ما مثلا الصلاة هزار نحصدو بيجي هفتي نهب وياك جار كتاب أكثر إزيان هذا ديا والفيسكار نيزدي بيجي بدنجيش كان هم بروان كسان أين كل شاش سري زاني بيسين بديت ناتا هتا تشرا دي أوان كاري أوان شاشيات دور كل شيء زيديان أو كتابة بيجي نفيس دكتور خضر سليمان ودكتور خليل جندي وان نفيس نبي زياتي لبري برسفه بدي ام شي رابورت بينهم بشي زمانه بلا بنا رجع ناجي دامهن ابي رابورت بينين لسر جنكو سيزارو كان كو بري درجه هاتني رزقا كرنج دستين تيرو دستين داش ومور كرندي بردام روجانا ازدی لهویا دنگوی کی خوشن جی آلی وان کچو جنو زاروکن دراف دستن داعش دا جبرکو هجماره کم مزن حتا نها ماینه د زیندارن تروریستن داعش دا دما هر کچکی یان جی جنک یان زاروک بیت رزگار کرن او چنده جی دل خوشک لجم تبای ازدیان پیدا کرد و بشه وکی ریکو پیکته اینا پیشو ازی کرن شرین بس زاروکن خوب جی دیر زور لسوریا خورزگار دکاتو پشتی بتر جی 3 سالان دکات ناف کسو کارن خو و جلای میری
ئێزیدیان میر تەحسین بەگ و بابە شێخ بابێ ڕۆحی ئێزیدیان هژمارە کە ڕۆشنبیر و کەسانên civakî dihêta pêşwazî kirin. Nûnerê Mîrê Êzidiyan dibêjitin îro em gelek di keyf xweşîn bi rizgakirina Şîrînê û her sê zarokên wê û daxwaz dike ji hikûmeta herêma wî Iraqê ku karekî ciddî bikin ji bo rizgarkirina wanên mayîn. مالا خودی آوا هزار جاری ما پیشوازی خوشکا خوش شیرین و بچکت و کر کیفا مگلکات راستی او جی چو جوری میری حاضر بو میری جی دعا لوا کر و با شیخ پیشوازی کا گرم کر و داخوازیش حکومت اخو مرکزی و حکومت کردستان و هر کس کی خیر خواز بد افید معی جی دستوان قرطال کد دلش خود منو شاف خود بيرد والله هكا يعني فعلا خشكا من اجيب راسي خشكا محمود الزديايا كيف ما قالك هاد او توهم من في صحبتي كان يعني بيقولنا هيك ناود كان راستي شیرین ئەو ژنەیە دەگەل سێ زارۆکێن خۆ بەتر ji سێ ساڵان دەبن زوڵم و زۆرداریە داعشدا ژیان بریە و نەها گەهشتێ نافکەس و کارên خۆ و دەبێژێت ئەس gelek keyf xۆشن bi evê pêşwazî û zulm û zordariya mezin lê ziyan hate kirin. دەم gelekî keyf xwe û em jî hatin mewdîn em jî gelekî keyf xweş bûn gelekî keyfa me hatê بخاطر هنگی شنگالی هاتن گرتن هفت سه سالن تلحفر ده سالة تلحفر ومسلوان بونو بشتي ده سالة شونا سوري بخاطر وقالك تعدى لي كرن جي كشتين وهجيت كرين وفرودنو مالا خدي يا الحمد لله مش خدي قبولة خوشكا من بسي زار وبجدستي داعش هاد يا مالا خدي يا دەزانین تیرۆریستên داعش ڕۆژ بۆ ڕۆژێ بەرەف نەمانێ بە دەچن لێ هەتا نەها بەتر ji 3000 کەچ و ژن و zarokên êzidiyan mayîne dibe ser û şîn evê çendê jî dilgiraniyek lê cem êzidiyan peyda kiriye. Pêşwazîkirina keç û jin û zarokên êzidî yên di navdestên Daeş de têne rizgar kirin bi erkekî pîroz di nav civaka êziyatê te diyar kirin. Lewra herdem her keçek yan jî zarokek bête rizgarkirin Mîrê Êzidiyan yan baba şêx yan civata ruhanî bi pêşwaziyeke germ lê dikin wan dengûaş red dikin ku êzidî giringiyê ev wan kesan nadin evêt êne rizgar kirin. Ekrem Derweş Kanalê Badînan Sad Şêxan بله هیویدارین خدای مازن کو اوید من جی بزرگترین در بین رزگار کردن و بین نافکس و کارین خدا بله ما مستقیم بین بسیار ما گویی سال 1979 جاری که کتاب اکثر زیاد شکرین و دیدن تا آوان بیسکارا آتشرا دیکارین اوی شاشی ان اوی بجین اوی توزا سرمیجه دا سر زیاد تنویساندن راکن بله براستيجي اجت برخبده 1979 طبعا دسبيك جهد الخوشيه وامشانازي بينكو ما نفيس دو نفيس كارت عنده هجاهن هيك وكي بير خضر وخليل جندي وظروفك قالك نخوش ده واجهنجي جي سانسورك مازن سياسي وجواكي وعيني سر ازدياجي هوا تويد ميدا بشين پردوگا که سر ازدیاد چاپ کن هولا اگه جهشانازیه لگلک درنگه چنگو 1979 صدان پرتوک هزاران پرتوکت نراستو ندرستو بو چونت خلت سر ازدیاهاتی ننویسینه چشلای عربه چشلای ترک و فارسه و چشلای هندک جمیجو نویس و رجحالات ناسد غربي و طبعا اگر ما دا ديار كرنكو او ظروف مجوي نخوش بسر ازدياهاتي خوندنو نويسين پیدا نبوا حتى ما جي درچو هبنو تفكير بنويسين بكن سر ازديا لي او هفتي ونها وهيرفا قناها كزور باش بو بشتي هنگي جماركا ديا نويسرت ميت ازديا در كفتن البغداي روجنامه عربي دا تشتكل سر ازديان نويسين او محاوله كزور مهم بو وجويري دست بكر حتى ابو
ساڵا نۆت و ئەکی قۆناغەکە دیە طبعاً جیێوازە تەمامەن ژبەری هنگی خۆشببختانە هەندێک دەستگەهێن ڕەوشەنبیری مینا بنگەهێلالش و چەندین مرکزên diyên thqafîn êzidiya diyar bûn feژمارە nivîser û vekolerê êzidî xwe zêde bû berhemê xwe çapkirin. Ev hewleke gelek muhim bû her çende müteaxir bû bes hewleke geleka baş bû da ji nû bersiva wan nivîserê bikin ew ê berî 100 sala ser êzdiya nivîsîn. Tabiat wî wextî de û heta niho jî ew bo çona xelet li ser êzidiya 100% nehatiye razvekirin. Çünkü ew tiştê xirabî yê sermehatiye nivîsîn gelek bitire û mestira hewlê me ê heftî û nehê dest pêkirîn û heta niho belê xweşbextane her mesîreya berdewam e piştî not û êkê heta 2003 û hêr ve jî ew jî qonaxeka zoriye muhim bû ji mara kesanên êzidî زانکۆ پەیمانگەهێن کوردستانê و عێراقê و heta زانکۆ پەیمانگەهێن derve ژمارەکە mezin derçû ژمارەکە vekolerên muxtasib êzdiyatî derkeft ژمارەکە mezina pertûknameyên masterî û doktorayê li ser êzdî hate nivîsîn ez vê hewlê dibînim hewleke geleka baş taybet jî ew ê zimanê îngilîzî û ferensî hatîne nivîsîn dîsan وەکی بژین مێژۆنویست هەڤالێت ما یعنی باشی سەرمە نویسین یانیت حقیقەتە علمی گەهشتین ژماراوانژی مەستر لێ هات تورکیت عرب هەندێک مێژۆنویست عرب وەکی زهۆر کاظم عەبوودی و جۆرج حەبیبی و چەندین مێژۆنویس و باحثێن دیت ناف عرب باشی دەرکەفتن ئەو جیهێ شانازیە ئەو بۆ چۆنا گەڤنە یا ڕەگز پەرستی یا تەقلیدی یا تەیمیە و عەبدڕەزاق حەسەنی و سەعید دێوەچی یعنی هەمبەروێ بۆ چۆنەکە دیژی دەرکەفت یا حقیقەتە علمی نویسی ئەو جیهێ شانازی ئەس بینم هەوڵەکە گەلەکە باش بووە لێ هێشتا بۆمە ئێزدیا پێدویە هێشتا نویسین لەسەر ئێزدیاتی پێدویە بەێ لە مامە سەلڤان ساڵت بەریژی بژین سال دمایجی ژمارەکە خوندکاران ینی بێژین ماستەر و دکتۆرا لەسەر ێزیاتی نویسین چێکردین دروستکردنە دێناتە تا چی ڕادەی باش بووینە یانژیت کێم تەرخەم بووین وەکی من بەحث کردی ئەو ژمارە پشتی نۆت و ئێکێ مەسەلەن بەحثێکی مەزنێ برێتانی جۆنگست هاتیە کوردستانی و هاتیە دەڤەرێن ئێزیدیا ڕاستیژی پەرتوکە جۆن گست هەوڵەکە دیە زۆر گرنگ بوو جوانکردنا سوورەتی ئێزدیا یانت ڕازدەکردنا سوورەتی ئێزدیادا شلای مێژۆنویسە دیسان بەری وێ باحثەکە دیە برێتانی نیلداف و کارۆ نامەخوا دکتۆرای بزمانی ئینگلیزی سەر ئێزدیا نویسیە هەرچەندە 100% یعنی وەکی مەدڤێت درستی سەرمە نەنویسێ بیر و باوەرێتمێ جیواکی و ئاینێمە بەس مەسەلا نویسینە ئەو تعدال ئێزدیا هاتیە کردن ئالی سیاسی بە زڵم و زۆرداریە حکووماتێت ئێکل عێراقی بەری هەنگی عوسمانیە ئەف هەوڵە نویسین شتێکی زۆر مهم بوو شتێکی دی سەرنج ڕاکێشی هەی پشتی 2003 و هێرڤە گەلک بە کۆلەرێن ترک دەرکەفتینە زانکۆ پەیمانگەهێن تورکیت نویسن شێوەکی باش نویسیە باشترین نمونەژی بیرامەتێت ئەدیب گوڵباش پەرتوکەکە ئەکادمی 2008 گەلک جوان و پڕێک و پێک و زمانی ئینگلیزی جامعە ئەنقەرە سەر ئێزدیا نویسی ئەڤەژی نمونێت یعنی باشن مرۆڤێت شانازی بکات طبعا پشتی هەنگی دەستپێکە ساڵێت نۆتا و حتا هۆژی کراینبۆرگ و کریستینا ئەلیسۆن و ئەڤەژی ئەڵمانیا دەرکەفتن و بتر احتیمام ئێزدیاتی چونکی کەلتورێکی زەنگینە چونکی تژی ڕێ و ڕسمێن دینی یەن کەڤنن و جهێ هەندێ مرۆڤ سەر بنویست و دیف بچێت فەئەز بینم هەوڵ گەلەکە باشە لێ هەر دیسا
پێدوی بەردەوامیدانێ نهۆژی ئەس وەک ڤەکۆلەرێکی ئێزدی هەر پشتگیریە نویسەر و قوتابێت مەیت ئێزدیت کەم چیل دەرڤەت خوێنن چیل زاک و پەیمانگە هێت کوردستانێت خوێنن بلا نویسێنێت وان تەرخانکری بن لەسەر ئێزدیاتێ نەب بۆ چۆنەکە ڕەگەز پەرستی عاتفی چونکی ئەم ئێزدینە بەس بەسەر ئێزدیا بنویسین نە چونکی خەباتامە بێت یا بەردەوام بێت بۆ سەدان ساڵدی حتا ئەمشین بەرسڤاوان کاتب و باحثێت عەرەب و تورکێت نەباش سەرمەنویسین بەرسڤاوان بدەین هەرێکل دیف اختصاصی خۆ و بشێوەیەکی زانستی علمی اعتماد سەرچاوێن زانستی اعتماد سەر بۆ چۆنن ئێزدیا خۆ بخۆ چونکە ئەوێت سەر ئێزدیات نویسین گەلک شوانە شارەزایت ئێزدیا تێدا نەبوونە بەرهەندێ ئەگەر ئێزدی بخۆ سەر خۆ بنویست هەگەر نە هەندێک عاتفی و ڕەگەز پەرستی بنویست گەلک باوەڕ پێکەریترە ئێکی مەسیحی یان ئێکی ئەوروپی یان ئێکی تەرکی سەر ئێزدیا بنویست بەڵێ مامۆستا ئەبێت درستی بژین سەر ئێزدیا نویسین و بطریقەکە بژین دراسەکری درستی ئەو هەتا چ ڕادەی جڤاکی دی دۆرماندۆرایی نێزیک و قەنەعەت بوان شتای ناینە ئەوێت و ڕاستی هاتین نویساندنان و چەند باوەری پان پێ هەبووە یعنی بۆرە ئەست درست ینی جڤاکی دی مەثەن ئەوێت درستی سەر ئێزدیا نویسین و ئەبە ئێزیاتی ئەبە هۆیە جڤاکی دۆرماندۆرا وان هەتا چ ڕادەی قەنەعەت و پێی ناینە بەڵێ ڕاستیژی کە قەنەعەتەکە مەزن نەکردیە بۆ چونکی ئەو تەعاملە یا دەسەڵاتدارە گەل ئێزدیاکری ئەو تەعاملە هەر بەردەوام بووە بۆ مەبەستین سیاسی یعنی گەلک جارێ هەندێک ژوالیەت عوسمانیە تەماعکاری ئەردێ ئێزدیا هەبووە دڤیا دەستی خوددانتە سەر وێ مەوردی اقتصادی مەزن ئێزدیا خاستن دەبرێت ئێزدیا لە دەشتا شنگالێ و دەشتانەینەوە دەبرێت زۆر زەنگین بوش ئالی ئابووریڤە فڤیا چی حێجەتەکە بدەرینێت بینێت دائما دیسال وێ نەزرێ بدەتەوە کۆ ئێزدی نەخودێ پەرێسن ئێزدی دژی ئاینینە دژی پێغەمبەرانە یعنی بۆ مەبەستەکە سیاسی بۆ مەبەستەکە ئابووریت ڤایە دەسەڵاتە خۆدانتە سەر دەڤرێت ئێزدیا بەلێ دیسان ئەو حێجەتە نوگریەڤە ئێزدی ئەبلیس پەرێسن ئێزدی نەخودێ پەرێسن فەف بۆ چۆنە یعنی درێژە دیرۆکە هەر بەردەوام بووە لێ مخابنیڤە ئەس بێژم ڤیا بە بەی ئاخرا بینی ئەف بۆ چۆن هەتا ئیرۆ ڕۆژێ بەردەوام یە بەردەوامە ژبەر هەندێ ئەش بێژم مخابنیڤە ئەف بۆ چۆنە هەر بەردەوام بە تایبەت جڤاکێ مەیە جیران ئێ کورد و ئێ عەرەب یعنی بۆچی ئەس من داوا کرد هەما هەر مێژۆ نوویس و ڤەکۆلەر و قوتابێن ئێزدیا بنویسن سەر ئێزدیاتێ چونکی ئەس نابینم ئەوێ تەشجیعا مەزن ئەزدە ڤەکۆلەری مەیە کورد یانی مەسیحی یانی عەرەب دەوروبەرێ خۆ ڕاستیژی ئەس نابینم و ئێحتیماما مەزن ئەڤەژی جهێ داخەیە چونکو دەبینم پەرتوکە شەرەفخانی بەدلیسی دە 1500 یا تەمام کری ئەمە بژینێ دەی کاژێدەرین کوردی چونکو شەرەفخانە بەدلیسی یەکەم مێژۆنوویسێ کوردە سەر کوردان نوویسی شەرەفخانی بەشێکی فەسڵێکی کامل سش بەرتوکە خۆ بۆ ئێزدیاتی تەرخان کردە و جوانی و درستی و وی سەردەمی دەشێ بەحسە ئێزدیاگیریە کەچی دەبینی هەندێک ڤەکۆلەرێکی وەکی ئەنس دۆسکی وەکی ئازاد سەعید سمۆ وەکی چەندین ئەڤەکۆلەرێتمە کورد یدوێدماهەیە دەرکەفتین وەکی تەحسین دۆسکی درستی سەر ئێزدیا نەنویسینە و ڤەدگەرنە دیسا ئەو نویسەرێت عەرەبێت بوسڵمانێت کەفن ژبەر هەندێ ئەس مەجبورم پشگیریە وی ڤەکۆلەرێ کورد یە ئێزدی بکەم یانی کوردێ بسڵمان کەم یە درستیت واقعی بگەهت مەگەلێک جاری تەسیر دەگوت چەند کاریگەری کردە بەلێ مە کاریگەری واکری سەر جڤاکی یعنی نەبووی ڕەشبینە هەندای مەزن هەژی بەلێ گەلێک جاری دێتە ئەستیغلالکردن دائما ئەف بۆ چۆنە چونکە گەڤندەژی ئەو بۆ چۆنە هاتیە ئەستیغلالکردن نهۆژی دەبینی هەندێک
هەندێک سەر من بەرێت ئاینی و هەندێک ژیل سەر من بەرێت ئەعلامی بۆ مەبەستەکە سیاسی بۆ مەبەستەکە ئابووری دائیمەن دێن وێ نقطە حساس لەندا دووبەرەکی جارەکە دی پەیدا بتەکە. بەڵێ مامۆستا بێژین گەلێک مەدرسە بێ هاتبنێت مەدرسە الغەربیە لە شراقیە و مەدرسە بێژین عەرەبیە ئیسلامیژی و مەدرسە ئێزیانژی هەبوو وەکە بۆمە پێشێدا بەحسا مەدرسە شراقیە غەربی کە ئێوە ڕەحالێت غەربی هاتنیە. بەڵێ ئەز کورتی بێژم مەدرسە غەربی یان استشراقا غەربی موضوعی ترە بێلایەنترە نووسینە دیرۆکێدا نەبتنەیە ئێزدیا یعنی هەندێک استشراق هەبوونە دروستی سەر ئیسلامی نوویسیە هەندێک مستەشرق هەبوونە گەلێک خراپی بەحسێ بسڵمانە و بسڵمانەتی و ئاینی ئیسلامیژی کرێ بەس شێوەیەکی گشتی نویسەر و کۆلەر استشراقە غەربی بتر مەوزوعە نەی عاتفیە یعنی بڕەخنەگرانە مێژۆ نویسیە کاواقع چاوە بووە هەوڵایە یعنی تەحەیزی نەکرد بۆ بیر و باورن خۆی سیاسی یانین ئاینی بەرامبەردە مەدرسە یا شەرقی یان یا عەرەبیە ئیسلامی تەمامەن عکس نویسیە یعنی ژمارە بتر ئەس بژم بۆ چۆنەکە عاتفی یا منحاز بووە یعنی هەر دیتینە عەرەب و بسڵمان ملت و خوددان دەسەڵات و خوددان شارستانیەت و زمان و حتا دماهەیە و فەزڵی خۆ دیتینە سەر هەموو ملەتێن دیئت نەبسڵمان یعنی ئەوان مێژۆ عاتیفە نویسیە منحاز بوونە بۆ فکرا خۆ تشت تەزەخم کریە یعنی سەرکەفتنێت خۆ گەلێک مەزن کرینە شکستنێت خۆشی خستینە مؤامراتی دەولی بە هەندێکی گەلێک خەڵکی ڕۆژهەڵاتی باوریاوانە مێژۆیە کێمە حتا هەندێک بێژن گەلێکژی بێژن مێژۆ دەرەوە ئەو بۆ چۆنە مێژۆ دەرە و شتاتە ئەو مێژوە دەرەوە ئەوە تێکیلی ڕۆکێ ئۆستۆڕی بووە یا مێژۆنوویسێت عەرەبێت بسڵمان نوویسی مەدرسە ئێزدیاتیە گەلێک دەرەنگ یا پەیدا بووی ئەس بینم یعنی هێشتا چێکردنێ دەیە پشتی نۆتۆیەک یا هاتیە وجودێ 2003 قۆناغەکە دی بووە باشترە گەلک یعنی گەلک جاری ئەوێژی هەندێک عاتیفەتێ دەهەیە چونکی زڵم و زۆرەکە دیرۆکیە مەزم سەر ئێزدیاتی هەیە ئەس مەجبورم وەختێ ئەستێم سەر ئێزدیاتیت نویسم ئەس نەشم 100% عاتیفە خۆ ڕزگار کەم چونکی ئەزت بینم یا چ سەرێ ملەتێ من هاتیش بەر هەندێ گەلک جاری مەژی هەندێک جارە عاتیفەت موضوعی کرێ باش بۆمە کەندێک نمونێت باشی خراپ بۆمە دیارکرد سەریزان نویسیم یعنی وان هەرسێ مەدرسەدا هەرسێ مەدرسەدا وەکی مگوتی باحثێت مەزنێت وەکی باسی نێکێتینی وەکی هنری لایاردی وەکی تۆما بوای وەکی سیوفی ئەvە باحثێت مەزنن دیرۆکە ئەوروپادا و دیرۆکە ڕۆژهەڵاتێ هەمووێدا ئەوان ئەم 100% ژێنەت رازینە یعنی کە بۆ نووسینە بیر و باوەرێت ئێزدیا و عادات و تەقالێت دێتوان بەس هەوڵێتوان سەر نووسینە ئێزدیاتی شتێکی گەلێکی باشە و ژێدەرێتوان جێشانە زیینە مەزمترین مێژۆ نوویسێ مەدرسە دوێ عەرەبی ئیسلامی و گەلێک شێوە ئێزدیا شێواندی ئیبن تەیمیە گەلێک خراپی سەر نوویسیە وەختێ ئیبن تەیمیە نوویسی ئەو مێژۆ نوویسێت عەرەبێ دیف دەهاتین هەر احتیمال سەروی کرینە فەمەسعودی گەلێک خراپ سەر نوویسیە طەبەری و ئیبن ئەثیری نەباشی سەر ئێزدیان مەقرێزی نەباشی سەر ئێزدیان نوویسیە مەدرسە یا کوردایە ئێزدیا شەرەفخانەی بەدلیسی جێشانازیە ئەحسان نووری پاشا هەرچەندە نەمێژۆ نوویسە لێ پەرتوکاوی جێشانازیە سەر ئێزدیان نوویسی باحثێتمە یەت کورتی ئێزدی یەت سۆڤێت جەلیلی و ئەو ئۆردیخانەی جەلیل ڕاستیژی ئەو مەدرسەیە کە سەر بە خۆنە
مێژوە هەموو دنیای نوویسینە گرنگی داینە مێژۆ نوویس و کەلتور و فلکلۆرە ئێزدیا ژواناژی کووردا طبیعی ئەوژی مەدرسە سۆڤێت مەدرسەیەکە سربەخۆ جهێشانازیە بۆ هەموو ملەتی کورد شواناژی ئێزدیا. ما دیدارەکە دی هەیە ئەم زبرینە مامۆستا بەلە بینە ڕێژادانەوە ئەو بێ دیدارێ بینین کۆ لەسەر ژنەکە ڕزگارکەی بەری 2 ساڵە و زارۆکێکی نەخۆشەیە و داخوازە هاریکاریە بۆی زارۆکی دکەن پشتیوێ و مۆرکردن دێ بەردەوام خودی وضعی وی عبد سالمش دستی داعش در کتینا شلل دماغ البالا مراجعین تختورا مساعدة ما فيش ما ربك هر يكي كارب دنگي بكهيدو مساعدة يجي ربكو هاري كارياوي بكو ما لا ميراجي تخسير نكرو عصمة تلفونا ما كرو وبينزي مساعدة يجي رقم شلل دماغ البالا راجعين تختورا وأفحالي وي هاجي اللي ببرسيو هاجي مساعدة يجي ربكو بيراتبنو آوارينا كامبا مامراشين أفحالي ويو هاري كم مساعدش إزديار ربكو إزديار رابي وهاري كاريا إزديار ممنونة دوينا أم علاجش أربيل جراتين تختور الأربيلة بخودي بابي شغلي الرجاس شغلي بيراتبو بشال الدماغ البالا محتاجي علاجي محتاجي همو تشتيو حمري استحسان ومنا من دوينا هاتشي مساعدة يكرو هاتشي بإزديار فرابو هاتشيش إزديار مساعدة يكر أما ممنون دوانو مالا شيخة ومالا ميرا تخسير نقرش مارا وهاري كاري عماد كنو ما فراد بنو أما ممنون دوانا نافي ونجبير فلاح أمل كمبا مامرشين وقطع النوت هاتي نتفكرين كرفان رقم 14 رقم كرفان بله بدارین هر کسی که کار دستی هری کاری بیتی بیزارو کی داکو بلکی هر چیزی جیانش بیت خوش کردن بله ما مستحکم بین بیالی جنیب بین دیدنا وان رحالت بريطاني بهنش آلی سر جنا ازدی چار نویسی من چرخ نوازه ده طاهنگی بله راستی بابت جواکی جی وان نویسینا دا جهه سرنجنا يعني او قروكنا او روج هلا الناس وقتت هاتنا ناف جواكي كي تشتكي غريب بتقريان تشتكي بتقريان سر بنفسن وبحث كان بتجهه سرنجا خوندافاني اوروبي فايشوان موضوعه زور قرن افانا بوچونا كار لي صورة جنا ازديد وان برتوكادا قالك يا باشا بجوازي بحث جنا ازديد كان چونكي هندك عادات وتقاليد عربي هندك عادات وتقاليد قريداي عيني اسلامي ف يعني ما بفيد ما نفيد ريك الجني قرتيه هندك قيود سر فرص كرينا فوقت او قروكت هات دافرد غير ازديشي تقريان مجتمعي سردريا ويكون الجهل الجني يا غير ازديديت وقتت هاتا ناف ازديا جوازيك تمام الديت جبر هندي صورة باش دا جنا ازديا هر چند بجد جنا ازديا وكي هر جنا كدي روجانا تعبو زحمتي ديت يبشولي وخدان كرنا زاروكي خوفا الكاركرني القل زلامي الزافية الناف بازي يعني بجد قالك توشي تعبو زحمتي ديتيا طبعا بونو مناجي مزنترين رحالة بريطاني مسبيل كودوسي جارة سردانا ازديا كريا آخر سردانا بيجي 1911 بو بعدري والقلمان خاتوني سردانا لالش كريا جي فصورتك قالك جوان دتا جنا ازديا كاتشاوا او جنا بترس تكليا جواكي كات شوانا جي زلامي جنا ازديش زلامي نترسيا جنا ازدي همو آزادانه پیشوازیا میوانات کرو خلقی غریب و
مەسەلا جلوبەرگیژی بۆ ئۆروپیا تشتێکی سەرنج ڕاکێش بوو ژنکە بسڵمان حجاب هەبوو ژنکێ یعنی جلوبەرگێ ئاینی هەبوو وەختت هاتە دەبەر ئێزدیا ئەف تشتە نەدیت وەختی جەژنێت ئێزدیا و ئاهەنگێن ئێزدیا ژن ئینانێ و جەژنا جەمە و سەرێ ساڵ لالەشێ حاضر بوو فەدیت ژنێت ئێزدیا گەل کوڕ و کوچ و تێکل و پێک بە ئاهەنگێت بکەن و پێک بە داواتێت بکەن فەبوان جێ سەرنجێ بوو هەنری لایارد درێژی بەحسێ جەژنا جەمایەت کەت و کاچا ژنێت ئێزدیا ئاهەنگت دوێ جەژنێ دەگەڕانێ جلوبەرگێت توان چاو بوون چەندێت ئازاد بوون چەند نەترسیان شکلێکی گشتی ئەوان سوورەتێکی باشل سەر ژنە ئێزدیا ڤەگۆ هەستیە بڵێ هەر ئێزیاتی هێداش بێژین ژنە ئێزی میریاتی لە ئێزیاتێکی خاست مەش هەینە بنابێ ژنێن ئێزدیت هەین ئەوەش بتە تشتێکی ئەگەرێکی مازن کویرۆکە و باوری وان ڕحالات ئێزیا ژنێت ئێزیا مەگەلێک هەکە ئیزافەکەم تشتێکی فچەندین ئەف مێژوونویس و گەڕۆکت هاتین سەردانا لا لە شێکریە ئێت فترە عەلی بەک 1970 کومەیان خاتون یا هەفت چرخ بووە پشتی زەڵامی عەمرێ خودێ کری گەل دوو میرێت ئێزدیاژی بووە وەسیە یعنی مەیان خاتون وەسیە بوو سەر میر سەعید پاشی بووە وەسیە سەر میر تەحسین حتا 1957 عەمرێ خودێ کریە vê فترێدا gelek ڕوویدانên mezin çêbûn şwana jî şerê cîhanî êkê feşer mawê şerê cîhanî êkê de gelek berpirsên siyasî û diplomasî û eskerî evê hatîne Bexdayê û wekî Leçmen wekî Melik Feysalî wekî Melik Gazî mêjonivîsêt Ereb Ebdulrezaq Hesenî evan hemû hatiye evan jî methê مەیان خاتونێ کرێ فەمەیان خاتون ڕاستی ژی نمونەیەکە دیرۆکە ئێزدیادا ملەتێت بەرامبەردا یعنی وەکوێنینە یعنی یان تەجریبەیەکە نووە دیرۆکە ئێزدیادا بلێتە بەسالی سیاسیش گرەکە بێژن ئالی سیاسی بە وەزع ئێزدیان چرخە نۆزێ هەتا شەڕی جیهانێکی چاو وەزعیانی سیاسی بەڵێ ڕاستیژی پیسترین بارودۆخی سیاسی نەخۆشترین بارودۆخی سیاسی بسەری ئێزدیا هاتیە سەردەمی عوسمانیا دەبووە عوسمانیاژی بۆ ماوەی 4 قڕنا حکومەت کوردستانی و دەڤەرێن ئێزدیا کردە لێ دژوارترین فترە یان چرخی بسەری ئێزدیا هاتی چرخی 19 بووە ئەو ماوەیمە بۆ پەرتوکاخۆ دەستنیشانگیری چووکری ژمارە مەزنیا فەرمانێ بسەری ئێزدیا هاتین هەر 1800 دەبوونی و هەتا دەستپێکا شەڕێ جیهانی ئێکێش بەرهەندێ ظروفی سیاسی یە ئێزدیا چرخی 19 gelek نای باش بوو چونکی فەرمانە دی فەرمانێ هەرش 1802 فەرمانە عەلی پاشا والیە بەغدای دەست پێ کردە پشتی هنگی 1817 فەرمانەکەی دەست پێ کردە و هەتا مەزنترین فەرمانە بسەری ئێزدیا هاتی فەرمانە حافظ پاشا 1837 پاشی فەرمانە تەیار پاشا و بەیرەقداری سەر شنگالێ 1840 پاشی فترەیەکە کێم 1860 حتا 1870 دماهیە هەفتیە دیسا سڵتان عەبدولحەمیدی دوێ سڵتان عەبدولحەمیدی دوێ دیرۆکە ئێزدیاتە gelek ناوەکی نەباش هەیە و سمحەتێکی نەباش دیرۆکە کوردە هەموویدا چونکی یەکەم جار چەتاتی پەیدا بووی سەردەمێ سڵتان عەبدولحەمیدی دوێ بووە یعنی ملەتێکی تو ملەتێکی بدەیە کوشتن ئەو وەختێت بشنێ فورسان حەمیدیە یان چەتێت حەمیدی کورد پێ کوشتن ئەرمەن پێ کوشتن ئێزدی پێ قڕکردن
عمر وهبی پاشا یان فەریق پاشا نافدارترین کەسێ قڕکردنا ئێزیدیا گەلێک مەشهور بووە فەرمان بریە سەر شنگالێ فەرمانینە سەر شێخان چرخێ 19 هەردیسا 1832 مەزنترین فەرمانە میرێت کوردان میرێ ڕەواندۆزە یان میرێ کۆرە هەردوی چرخی دەبە یعنی بشکلێکی عام ئەگەر تو بەرێ خوب دەیە ئەف چرخێ 19 عالی سیاسی بە گەلک چرخێکی کاریگەر بوو سەر ئێزدیا ژمارە ئێزدیاتوی چرخیدە گەلک گەیم بووش ئەگەری فەرمانە دەیمۆگرافیا دەڤەرێت ئێزدیا گەلک کاتە گۆڕین دوی چرخیدە چەندین دەڤەرێت ئێزدیا کوردستانە باکوور و تۆڕعا بدین و نەسیبین و مێردینی و حتاوانێ ئش دەست هات نەدان باشووری دەڤەرێن ئێزدیا کەلەکێ و حەریرێ و دهۆکێ و دەوروبەرێ شێخان هەموو دەڤەرێت ئێزدیا تەقلیز بوون دەستێتوان هاتە یعنی چرخێ 19 چرخێکی گەلێک نەباش بوو بۆ ئێزدیاش هەموو ئالیا بوو بەڵێ هەواژ بێژن دەمێتە نەمای دەبین بەرداوی بتر دەینێ بەسەکە بۆمە بێژین هەن وەکو ڕەوشێن بیرە نویسکار هەتا چ ڕادەی ئیرۆکەوە کارکریە و هون ئەوێ شاشیا سەری زیان هون ڕاکەن بەڵێ بڕاستی جێشانازیە وەکی من دا دیارکردنجی پشتی 2003 پاشی دوان چەند ساڵی دوماهێدا منەوێت ئەسندەک ناوا بژم نەبوو هەندە کاش بیر بکەم لێ ژمارەکە باحثێت زۆر زیرەک ناف ئێزدیاژی لە پەیدا بوونە حتا ڕەوشەبەری 2014 ژمارەکە پەرتوکێت مازنم زمانی عەرەبی کوردی خلای ڤەکۆلەرێت ئێزدیا هاتینە چاپکردنە طبیعی فەرمانە 2014 وەکی بێژن دەنگێمە گەهاندە جیهانی هەرچەندە مەسات و کارەسات بووە جینۆساید بووە سەری ئێزدیا هاتی لێ چابت ناوێمە گەشتە ناوەندێت لێ کۆلینە یعنی نەبتنێ ناوەندێن سیاسی و جهێبریارێ بەلکوم سنتەرێن بەحثیژی ئێدی گرنگێت دەنەوێ مەوزوعی بەر هەندێ وەختێ ڤەکۆلەرێ مەچتە دەرڤە بشت ئەزی سەر ئێزدیاتی نویسم گەلک پشگیریاوی دەکردن چونکی مەوزوعەکێ ئەقەلیاتە هەمووێ بشکلێکی عام یعنی مەوزوعەکی گەرمە شواناژی ئێزدیاتی ئەس بینم ڕۆڵێکی باش گێڕاینە بەس هەربێت بەردەوام بێت بەڵێ سپاس بۆ مامۆستای زانکۆی ئەرشەد حەمەدکۆ ئیرۆکەتە میوانی بەڕنامە وەرکردن و بەوانزانیێرە لەسەر ئالیە مێژوێ بە گەلک سپاس بۆ حاضر بناتەمە سپاس هەرکەفتن باش بەڵێ بینەرە هێژا لێرەکە شەماتنیە دەمایە بێ خەلەکەش بەرنامە وەرکردن هەتا چارشەمبەکەدی بابەتێکی دی میوانێکی دی بن چاودێریا خودێ بن